نون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. أمرو طبعا خوشحالين لخدمة هردو دكتور حسين وهروها دكتور صباح برزنجي كوتويجيكين سبارت با چمكيكي زوزو گرنگ كچمكيكي قرآنية و پانتایەکی زۆری لە قورئانی پیرۆز داگیر کردووە کە ئەویش بریتیە لە چەمکی ئەخلاق یاخود ڕەوشت و ئاکار کە ئەمڕۆ چەمکێکە لە زۆرینەی ناوەندەکان باس و خواسی لەسەرەکرێ. کۆمەڵێک فەلسەفەی لەسەر بنیادنراوە لە نێوان لێکۆڵیاران و بنکۆڵکاران و هەروەها لە نێوان نووسەران و هەروەها لە نێوان فەیلسوفەکانش بە شێوەیەکی گشتی باس و خواسێکی زۆر دەرهەق بە ئەخلاق کراوە لە کۆن و نوێ، چونکە پانتاییەکی زۆر لە ژیانی مرۆڤ داگیرەکات. ئاینی پیرۆزی ئیسلام کە قورئان پەیامی یەکەمێتی ئەبێ بە سێ بەشەوە: عەقیدە، شەریعە لەگەڵ ئەخلاق. ئەخلاق پانتاییەکی زۆری داگیر کردووە و زیاد لە 1500 ئایەت باسی ئەخلاقەکە، واتە بەلای کەمەوە یەک لەسەر سێی دینە ئەم ئەخلاقە. ئەگەر دقت بین ئیسلام بشوبهێنین بە درەختێک، ڕەگی ئەم درەختە بریتە لە عەقیدە، بریتە لە تەوحید، و قەد و لقەکانیشی بریتە لە شەریعە، لە ئەحکام، لە بابەتە فیقیەکان، بەڵام بەرهەمی ئەم درەختە بریتە لە ئەخلاق، کەواتە ئامانجی یەکەم بریتە لە جێبەجێکردن و پەیڕەوکردن و تەرسیخ و چەسپانی ئەخلاق، و ئەوەش مەقسەد و مەبەست و واتایە لە هاتنی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام، بەتایبەت خاتەمی پێغەمبەر کە ئەفەرمێ لەقەد بوعیثت وئینەما بوعیثت لئوتەمیمە مەکاریم الأخلاق. لە ڕاستیە ئەخلاق بۆتە فەلسەفەیەک ئەمڕۆ باسی زۆر لێکرێ. ئەخلاق بریتە لە پاسوەردی مرۆڤ، بریتە لە وشەی نهێنی یاخود کەلیمەی سری مرۆڤ. ئەخلاق بریتە لە جەودەی هەر ئینسانێک لە ژیانە، چۆن منەظەمەی ISO هەیە، International Standardization Organization، یاخود کوالیتی شوەرین هەیە، الجودة النوعية لە زانکۆکانە بۆ ئەوەی کە بێتە مارکە و ئاست و کێرفی بەرز بکاتەوە هەر مرۆڤێک ئەخلاقی بەرز بێ، یعنی ISO وەکو قۆناغێک بڕیوە و لە تێدا بەرجەستە بووە. ئەخلاق طبعاً زانایان کە زۆر قسەیان لەسەر کردو و زۆر وتەشیان هەیە سەبارەت بە ئەخلاق ئەزیزان. بۆیە ئەگەر دقت بین هەر لە بابەتە ئەخلاقیەکانە زانایەکی پایەبەرزی وەکو ئیبن القەیم ئەفەرمێ الدین كله خلق فمن زاد عليك في الخلق زاد عليك في الدين. دین ئەخلاقە، هەر کەسێک لە ئەخلاقە زیادەی هەبێ لە دینە زیادەی هەیە. لەم سۆنگەیەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ إن أقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا. جاکێ ئێوێ نزیک بێ لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم با ڕەوشتی بەرزی خۆی زۆر زۆر جوان و ڕازاوە بکە. لە کۆنا وتراوە قد يدرك العبد المملوك بحسن خلقه مدارك الملوك. جاری وا هەیە کەسێک لە ئاستێکی نزمی کۆمەڵایەتی و هەروەها زانستی و هەروەها معریفیایە، بەڵام زۆر خۆشەویستە لە ناو خەڵکیە، بۆ چونکە ئاستی ئەخلاقی زۆر زۆر بەرزە. کەواتە ئەخلاق پێوەرە، ئەخلاق ئامانجە و ئاماژەی زۆر زۆری پێکراوە. ئەتوانین بڵین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک بووە لە خاوەنی بەرزترین ئەخلاق لە مێژووە. جارێکیان نێلسۆن ماندێلا پەیامێک ئەنێرێ، نێلسۆن ماندێلا کە یەکێکە لەو کەسانی کە خەباتکارێکی بێوچان لە خەباتکردنا بوو و لە خواروی ئەفریقیا توانیکەوە شۆڕش بەرپا بکە، بەشی زۆری ژیانی لە زیندانە بەسەربەرێ، جارێ دانیشت بوو لە چێشتخانەیەکە. چەند کەسێک لەگەڵ یابوون لە دەوروبەر، کاتێک کە سەری بەرزکردەوە لە مێزێکی بەرامبەری کەسێک دانیشت بوو و شێوازی خواردنەکەی لێ تێکچوو شپرس بوو. ویستی هەستێ بڕواکە نێلسۆن ماندێلای بینی، بەڵام ئەوش هەستا بە دەوروبەرەکەی وت باچینە سەر مێزی ئەو پیاوە کە بەرامبەر دانیشتووە بۆ ئەوەی کە لەگەڵ ئەوانان بخۆین. کە چوو هێمنی کردەوە، هادیی کردەوە، نانەکەی خوارد و هەستا خواحافیزی کرد و ڕۆی کەسەکە. نێلسۆن ماندێلا بە هاوڵەکانی وت
دوای ئەوەی کە بوو بۆ سەرۆک و شۆڕشەکەی سەرکەوت بوو گوتی زانیتان ئەو کەسێکیە بووتیان نەوەڵا وتی ئەمە یەکێک بوو لەو کەسانی کە زۆر تون بوو لە زیندانە لەسەر من یەکێ بوو لە حرەسەکان کە زۆر تینوم ئەبوو ئەمیست ئاو بخۆمەوە دوول لە ڕووی هەمووان میزێکرد بەسەر و چاومە بەبێ ئەوە بکوێتە ناو دەنگمیشم واتە بەو شێوەیە سزای ئەدام کە منی بینی زۆر ترسا هەستم کرد و حەزم کرد ئەو ئیستیفزازەی تیان نەمێنێ و کەمێک هێمنی بکەمەوە لەسەر خۆی بکەمەوە ئەم نێلسۆن ماندێلایە لە بەهاری عەرەبیە پەیامێکی نارد بۆ جیهانی عەرەبی و ئیسلامی وتی تۆڵەسێن مەبن وەکو محەممەد بن وەکو پێغەمبەرەکەتان کە گەورەترین کەسایەتیە لە مێژووە وە خاوەنی گەورەترین ئەف و ئەخلاقە لە مێژووە کاتێک کە چووە مەکەوە فەرمووی ئیذهبوا فأنتم الطلقاء گەورەترین ئەفو لە مێژوو گەورەترین داوای لێبوردن لە مێژوو کە کرابێت کە بنەمایەکی سەرەکی ئەخلاق و مامەڵەکردنە لەسەر ئینسان ئەزیزان ئەوش بریتە لەوەی کە ئەبوو زەر جارێکیان هەڵەیەکی کرد بەرامبەر بە بیلالی حەبەشی کە وتی یەبنە سەودا ئەی کوڕی ئافرەتە ڕەشەکە ئەوش نیگەران بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر نیگەران بوو کە گوێی لەو قسەیە بوو پێیزانی بۆی ئەبوو ذەر هات گەورەترین داوای لێبوردنی لە مێژووە تۆمار کرد ڕوومەت و سەری خستە سەر ئەرز وتی ئەی بیلال وەرە قاچی پیانێ ئەمەیە ئەخلاق ئەمەیە کە ئاینی پیرۆزی ئیسلام ئێمەی فێر کردووە ئەزیزان هەموو زانایانی کۆمەڵناسی کۆکن لەسەر ئەوەی کە مرۆڤایەتی بە سێ تەنگەژەیە تێپەڕێ سێر تەنگەژەی زۆر ترسناک یەکەمیان بریتە لە تەنگەژەی سیاسی دووەمیان بریتە لە تەنگەژەی ئابووری سێمینیان بریتە لە تەنگەشە و گرفت و ئەزمەی ئەخلاق کە ئەگەر دیقەت بین هەر هەمووی سەرچاوەکەی لە ئەخلاقەوە بنەمای گرتووە بۆیە ئەزمەی سیاسی کاتێک کە جەنگەکان ڕوئەدەن کاتێک کارەساتی گەورە ڕوئەیە بۆ بەرژەوەندی خەڵکانێکە یا چەند دەوڵەتێکە بەبێ ئەوە بەرژەوەندی گشتی بەبێ ئەوە لێکدانە و بۆ بەرژەوەندی گشتی بکرێ و بەرژەوەندی گشتی لە یادەکرێت و هەروەها گرفتی ئابووری و تەنگەژەی ئابووریشکە مرۆڤایەتی پیا تێپەڕێ ئەوش دەرەنجامی ئەنانیەتە و خودپەرستی و خودپەسەندیە کە ئەمە هەموو بابەتی ئەخلاقیە ئەزمەی ئەخلاق سەیطەرەی کردووە بەسەر گۆی زەویە ئەمڕۆ گرنگترین بابەتە کە ئاماژەی پێ بکەین ئەزمەی ئەخلاق کاتێک دروستە بێکەوە فڕۆکەیەک هەڵەسێ چ لە پاکستانیا لە بەنگلادیش ئەنیشێتەوە بریتە لە مستەشفایەکی جەوال کۆمەڵێک پزیشکی تایە خەڵکی فەقیر و هەژار ئەخەڵەتێنن فریویان ئەدەن بانیانەکەن بۆ ناو فڕۆکەکە بۆ ئەوی کە گورچیلێکیان دەربیانن لە مقابلی ئەوەیە $200 بنێ لە کاتێکا گورچیلەی خۆی ئەگە بفرۆشێ زۆر زیاترەکە ئێمە بەم ئەزمەیە تێپەڕین ئەزیزان و ئاینی پیرۆزی ئیسلام پێگەیەکی زۆر بەهێزی داوە بە ئەخلاق و مەبنای ئەخلاق کە لە دوایە باسەکەین ئەگونجێ کەوا دین و ئاین و ئاینە ئاسمانیەکان بێ جا بۆ ئەمە بەستا چینە خزمەت جەنابی دکتۆر سەباح بۆ ئەوەی کە ئینشاءالله تحافمان بکە و بابەتەکەمان دەوڵەمەند بکە و سوود نەبیندەی بە ناوی خوای بەخشندە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابەت هیوادارم ئەم بەرنامەیە بەرنامەی تریشی بە دوادا بێ ئەو بابەتانەی کە جەنابەت باست کرد دەواازەیەکی جوانت بۆ کردینەوە بۆ قسەکردن لەسەر پرسی ئەخلاق پرسی ئاکار ڕەوشت و ئەوەی کە پێوترێ هەڵسوکەوتی دروست ئەم بابەتە بابەتێکە ئێستا لە ناوەندە ئەکادیمیەکان قسە و باسی زۆری لەسەرکرێەوە بۆ بە فەلسفەیەکی گردردونی ینی تەنانەت لە دەرەوەی ئاینەکانیش قسە لەسەر ئەخلاقەکرێ یعنی ئەوەی کە پێوتێ ئەخلاقی پیشەیی یا ئەخلاقی تەطبیقی بابەتێکی زۆر دەوڵەمەندە یعنی هەر چۆن قسەی لەسەر بکەی هەڵەگرێ و لە ڕوانگەیەکی دیاریکراوە بۆ نمونە لە ڕوانگەی قورئانەوە کە باسی ئەخلاقەکرێ بە معنای ئەوەیە کێمە توانین هەموو بنەماکانی فەلسفەی ئەخلاق و هەموو ڕەگەزەکانی پێویست بۆ ئەخلاقی تاگ ئەخلاقی کۆمەڵ ئەخلاقی دەوڵەت و ئەخلاقی مرۆڤایەتی ئەتوانین لە قورئانە ئیستینباتی کەین کارێک کە زووتریش کراوە و لە سەردەمی بەرەبەیانی ئیسلامەوە مسلمانان ئەوەندەی کە بە ئەخلاق خەڵکیان بانگ کردووە بۆ دین و بانگیان کردووە بۆ تحقیقی ذاتی خۆیان بەو ئەندازەیە ڕەنگە حتا وتاریشیان نەدابێ وتارەکانیان کورت و پوخت بووە بەڵام ئەخلاق
ئەخلاقی ئیسلامی ئەخلاقی موسڵمان وەکو سیفەتێکی ذاتی ملازم و پەیوەست بە بۆوانەوە. ئێمە بۆیە گەر ئەم باسە زۆر درێژەی بدەینێ و دامەنەداری بکەین ئەکرێ لە چەند دەواازەیەکۆ بۆی بچین. یەکەم لە دەواازەی پێناسە و ڕوونکردنەوەی چەمکەکە، پاشان لە ڕوانگەی مەبنا و بنەماکانی ئەخلاق چییە، اینجا بچینە سەر خەسائیسی ئەخلاق. من بۆ ئەوەی دیدارەکەمانیانی هەندێ وەکوڵی خاڵ بخێنە سەرپیت ئەوەیە پێشە شتێک لە ڕوانگەیەکی قورئانیەوە بچین بۆ مەوزوعەکە. قورئان کتێبێک نییە تەنها بۆ موسڵمان، یعنی ئەو کەسێکی کە موسڵمان نەبێ ئەگەر بە ئینسافە و سێری قورئان بکە ڕەگەزەکانی چەند تیۆریای ئەخلاق ئەبینێتیایە. یەکەم من ڕەگەزی ئیلزامە، پابندکردنە لە کاتێک فعلێکە بێ بە فعلێکی ئەخلاقی کە ئینسان خۆی پابند بکە، خۆی پابند بکە بە کاری باش و نەکردنی کاری خراپ. یعنی لە ناخی ئینسانە هەمیشە ئەو هێز و مەلەکەیە هەبێ، حوزوری هەبێ کە من بۆم نییە ئەوەی کە ئەمەوێ بیکەمی ئەنجامی بم، ئەوەی کە حەزم لێتی، بەڵکو ئەوەی کە خێری تایە بیکەم. ئەمەش لە عنسوری ئیلزامەوە، لە بنەمای ئیلزامەوە مەبنایەکی تر دروستە بێ، پێوتێ مەبنای مەسئولیەت. مەسئولیەتی ژواتە ئینسان لە کردەوەکانی خۆیان لەو شوێنانە شاکە قانون بەرپرز نێلی یا موسائلەی ناکە خۆی محاسبەی خۆی بکە، خۆی لە خۆی بپرسێتەوە. ئێوارە کە ئەچێتە ماڵەوە لە خۆی بپرسێ من ئەمڕۆ ئایا کاری نائەخلاقی منجامدا یا نەمدا، فلان قسەکە کردم لە ڕوانگە و لە تەرازوی ئەخلاقا دروست بوو یا دروست نەبوو، بەجێ بوو یا بێجێ بوو، یا ئەو کاری کە کردم بەرابەر هاوکارەکەم، بەرابەر دراوسەکەم، بەرابەر هاوپیشەکەم لە قوتابخانەکەیە لە کە مامۆستا بێ یا لە فەرمانگەکەی ئەگەر مۆزەف بێ، ئایا من ڕەچاوی قاعدەی ئەخلاقیم کرد؟ ئەمە کەواتە مەسئولیەت دروستە بێ لە مقابلی لە دوای دروستبوونی ڕەگەزی ئیلزام و ئەمانە. فەیلسوفانی ئەخلاق قسەیان لەسەرەوە کردووە مەبنای ئیلزام چییە؟ یعنی ئینسان لە چ ڕوویەکە خۆی پابند دەکا بە کارێک. یەکێکیان هینری بریکسۆنە ڕێی وایە ئەڵێ مەبنای ئەخلاق، مەبنای ئیلزام لە ئەخلاقا لە دووشت پێکاتەوە. یەکەمینیان مەسەلەی زەختی کۆمەڵایەتیە، یعنی ئەو کەسە هەستەکا کە کۆمەڵ چاوی لەسەرێتی، کۆمەڵ چاودێری ئەمەکە، ئەو خەڵکە لە دەوروبەریا بە تەرازوویەک هەڵسەنگاندن بۆ ئەمەکەن. ئەمە زەختێکی ئیجتیماعی لەسەر ئینسان دروستەکە کە ئاگاداری خۆی بێ، یعنی شتێ نەکا پێچەوانەی نۆرمی گشتی بێ، کارێک نەکا ڕەفتاری کە ڕەفتارێکی وانە نوێنێ کە خەڵکی بێزارکە یا خەڵکی لێ دوورخاتەوە. ڕەگەزی دووەم بێتێ لە قووەتی جەزب، یعنی ئینسان هەوڵەدا ئەو خەڵکەی دەوروبەری خۆی ڕاکێشێ بەرەو پەیامێکە ئەم پێیەتی یا بەرەو شخصیەتێکە ئەم هەیەی. لە هەردوو حاڵەتەکەیە دیسان ئەو پرسیارە بەجێمێنێ بۆچی ئینسان حەزەکە کۆمەڵ ڕازیکە، خەڵک ڕازیکە، بۆچی حەزیشەکە خەڵکە لە دەوری خۆی کۆکاتەوە و ناوبانگ و شۆرەتێکی باشی هەبێ. ئەڵێ لە ئەساسا ئینسان چووەتە ژێرباری ئەوەی کە لە ناخی ئینسانە یاسایەکەیە، ناموسێکەیە، قانونێکەیە کە هەوڵەدا خۆی پێ بابندکە. یعنی تەنانەت ئەگەر دینیشی نەبێ، ئەگەر دینێکی دیاریکراوی نەبێ، مەزەبێکی معەنی نەبێ، ئەو ئینسانە ناچارە لەگەڵ خۆیان ڕاز بێ، لەگەڵ ویستەکانیان، لەگەڵ ئاواتەکانیان، لەگەڵ حەز و خواستەکانیان ڕاز بێ، بۆیە ناچارە وەفادار بێ بەخۆی. یعنی فعلی ئەخلاقی ئەوەیە کە ئینسان ناخی خۆی بە شێوەیەکی جوان لە هەڵسوکەوتی ڕۆژانەیە بەرجەستە بکە، ناخێکی دروستی هەبێ و جوانیش بەرجەستەی کا بۆ خەڵک. دوای مەبنای ئیلزام، دوای مەسلەی مەسئولیەت، مەسلەی نیەت و قەسد دێتە ئاراوە. ئینسان هەر کارێکەکە ئەگەر قەسدی نەبێ، مەبەستێکی نەبێ، ئامانجێکی نەبێ، و کارێکی بێهودە و پوچە. بۆیە لە ئەنجامی قەسدەوە ئینسانە بێ ئیقدامی هەبێ، فعلێکی هەبێ، ئەم فعلە فعلێکی ئەخلاقی هەر کاتێ تحقیقی بەرژەوەندیەک بکە، بەرژەوەندیە بۆ خۆی یا بۆ دەوروبەری. و ئەگەر هەر کارێکی کرد پێچوانی بەرژەوەندی بێ، ئەو فعلە صفەتێکی نەگەتیڤ وەرەگرێ، صفەتێکی سەلبی وەرەگرێ لە باری ئەخلاقیەوە. لە ئەنجامدا ئێمە سینە سەر خەسائیسی کاری ئەخلاقی. کاری ئەخلاقی وەڵام دەرەوەی ئەو قانونە ئەخلاقیە کە لە ناخی ئینسانە هەیە،
وأم قانون أخلاقي لإسلام بيوتي فطرة لقرآن بيوتي فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ذلك الدين القيم. يعني أجر إنسان لا أنا أخلاقك إلى دابري لا أنا أكارك إلى دابري أبيب موجودك بهدف أبيب موجودك وەکو ئەڵێ خۆی داوەتە دەستی جەبری ڕۆژگارەوە جەبری تاریخەوە یا جەبری کۆمەلگاوە لە حاڵەکە کاری ئەخلاقی ئەوەیە کە ئینسان بە اختیاری خۆی ئەنجامێدا و هیچ پاداشتێکی ناوێت لە مقابلی کاری ئەخلاقیەوە و ئەو کارە ئەخلاقیش کە ئەنجامێدا لە ترسی عقوبە و سزاژ نییە. با عنصوری جەزا هەیە لە مەوزوعەکە بەڵام ئینسانی ئەخلاقی هەر بەو جەزایە قەناعەت بە خۆیەکە کە لەناو خەڵکان ناوبانگێکی باشی هەبێ. لەو ڕوانگەیەوە عنصوری جەزا پێکنەری فعلی ئەخلاقی نییە بەڵام هاندەری فعلی ئەخلاقیە. یعنی بێ بە سەنەدێکی گەورە بۆ ئەوەی ئینسان کاری ئەخلاقی بکە چ ئەو پاداشە پاداشێکی معنەوی بێ یا پاداشێکی مادی بێ. بۆی ئینسانەکان ئەگەر لەسەر لە ترسی عقوبە درۆنەکەن ئەو درۆنەکردنە پێ ناوترێ کارێکی ئەخلاقی بەڵکو پێوترێ کارێکی مامەڵەیی تیجاری بازرگانی ئۆمانە. بەڵام ئەگەر تۆ بەدافعی تحقیقی کەسایەتی خۆت بڕوات بەڕاستی بێ بڕوات بە درۆکردن نەبێ ئەو کارەکە کارێکی ئەخلاقیە. قاعدەی ئەخلاقیش لەسەر هاوتایە لە ئیسلامە بە قاعدەی تەکلیف. یعنی ئینسان مەوجودێکە مەسئولە مکەلەفە داوای لێکراوە خۆی بە چەند شتێک بڕازێنێتەوە و خۆی لە چەند سیفەتێکی خراپ داماڵێ یا چەند سیفەتێکی خراپ لە خۆی داماڵێ. لەسەر ئەوە ساسەیە کە ئێمە بینین وەکو جەنابەت باست کرد یەک لە سەرسێ یا تا یەک لە سەر چواری ئاەتەکانی قورئان پەیوەندیان بە ئەخلاقەوە هەیە چ لایەنە تیۆریەکەی و چ لایەنە عەمەلیەکەی. لە ڕووی تیۆریەوە باسی مەسئولێتی تایە ئینا عەرەضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان. لێرە ئەمانەت یعنی مەسئولیەت. خوای پەروەردگار بەو شێوە باسیەکە کە ئەم ئاەتە تەرکیزە لەسەر مەسەلەی مەسئولیەت لە وجودی ئینسانە. یا ئەو ئاەتانی کە باسی وعد و وەعید دەکا باسی بەڵێنی بەهەشتمان پێدایە ئەمان ترسێنێ لە جەهەنم ئەمە تەرکیزە لەسەر عنصوری جەزا کە عنصوری جەزا عنصورێکی وەکو وتم پێگنەر نییە بەڵام عنصورێکی هاندەرە. یعنی ئینسان کاتێکە زانی کارێکی ئەخلاقی کرد خوای گەورە پاداش تێداتەوە ئەمە زیاتر سووریەکە لەسەر کارەکە و ئەگەر زانی کارێکی ناخلاقی کرد خوای پەروەردگار سزایەدا ئەوەندەی تر دوورەکەوێتەوە لە مەوزوعە. مەسەلەیە کە زۆر گرنگە لە ئیسلامە مەسەلەی ئازادی مرۆڤە. ئازادی مرۆڤ کە خۆی سەرپشکە کرێ لە بینی چاکردن و نەکردنە. یعنی ئەگەر ئینسان ئازاد نەبووایە هیچ کارێکی ئەخلاقی معنای نەبوو. بۆیە ئێمە لەم چەند دەواازەوە توین ئەتوانە بچینە ناو باسەکەەوە یەکەم پێناسەی ئەخلاق کە چییە و مەکانەت و پێگەی لە ڕوئیای ئێمەیە لە تێگەیشتنی ئێمەیە پاشان مەبنای ئەم کارە ئەخلاقیە کە بریتە لە ئیلزام و پابندکردن لە ئەساسە هەموویە گەڕێتەوە بۆ ئەو فیترەتی کە خوای پەروەردگار لە ناخی مرۆڤ دایناوە پاشان دێنە سەر خەسائیس و تایبەتمەندەکانی هەر کارێکی ئەخلاقی کە ئێمە ئەنجامی ئەدەین. ئەگەڕێینەوە خزمەت دکتۆر حسین. بسم الله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. زۆر سپاس بۆ باگەشتەکەتان زۆر سپاس بۆ بەرنامەکەتان هیوادارم کەوا بەرنامەیەکی باش و پڕپێز بێت ئەوەی کە باسیەکەین گوێگران و بینەران سوودی باشی لێوەربگرن. لە حضوری جەنابی کاک دکتۆر سەباح تۆزە قورسە ئینسان قسە بکات مەگەر جەنابی ئیجازە بفەرمێ وی داوای ئیجازەی لێ یەکەم کەوا لە بابەتێکا قسە بکەین کە ئەو قسەی تیا کردووە خوای گەورە موفق و سەربەرزی کا لەگەڵ جەنابیشتا. لە ڕوانگەی قسەکانی بەڕێستانەوە من ئەوم بۆ دەرکەوتکەوە ئەخلاق یعنی بریتە لە هەندێک مەبادئ و قەواعید لە ناخی ئینسانە هانی ئەیە بۆ ئەوەی لە بەکردەوەکانی خۆی تعبیری لێباتەوانێ. چونکە عەقیدە و بیر و باوەڕ غەیبە یعنی نابینرێت لە ئەو کەسە ئیماندارە یا چ جۆرە ئیمانێکی یا موسڵمانە گاورە مەسیحیە هەرچی شتێکە یا جوولەکە یاخود ئەو عیبادەتانش کە ئەنجامیە هەندێک لە عیبادەتەکان هەر نابینێ بەلای خەڵکەوە. بەڵام ئەو ئەخلاقی کەوا ئەنجامیە ئەو تەسەڕف و هەڵسو کەوتانی کەوا بە ئاکار ئەنجامیەت لەسەر ئەوە حکومە درێ بۆ ئینسانەکە چونکە ئەوە پێناسەی مرۆڤەکە ئاکات پێناسەی ئەو کەسە ئاکات لەوەی کەوا
ئایا کەسێکی چۆنە کەسێکی باشە بە پێی ئەو ئەخلاق و ڕفتاری کەوا ئەنجامی ئاات کەسێکی خراپە بە پێی ڕفتار و ئاکارەکانی کەوا ئەنجامی ئاات بۆیە ئەخلاقیش خۆی دوو جۆرە هەروەکو لە قسەکانتانە وازح بوو دەرکەوت ئەخلاقی چاکمان هەیە و ئەخلاقی خراپیش هەیە یعنی ئەوڵ سوکەوتەی کەوا مرۆڤ ئەیکات چاک بوو ئەخلاقێکی چاکە کردوێتی ئەوڵ سوکەوتەی کەوا مرۆڤەکایکە ئەگەر ناپەسەند و خراپ بوو شتێکی خراپی ئەنجامیە ئەخلاقێکی ناپەسەند و خراپی ئەنجامیەوە بۆیە ئالێرا ئێمە یەک جیاوازی ئەبینین لە بینی ئەخلاقی ئیسلامی و لە ئەخلاقی بڵێن ئینسانی ئەگەر ناوی بنێن ئەخلاقی ئینسانی ئەخلاقی ئینسانی کۆمەڵی زەوابیت هەیە کە ئینسان ئەبێ پابند بێ پێوەی ئەو زەوابیتانیش شارع کە خوای گەورەیە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەسبیتی کردووە و دیاری کردووە بۆیە هەمیشە و بەردەوام پشتە باشەکان ڕفتارە باشەکان کردەوە چاکەکان کە تەماشای قورئان و فەرموودەی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام ئەبینی کەوا تەئسیلی تایە تەئسیلی بۆ کراوە و شەرعێنراوە لە شەریعەتی ئیسلامە خەڵکی پێ پابند کراوە ئەخلاقە ناپەسەندەکانیش ئەگەر ئینسان پابند نەبێ بە زەوابیتە شەرعیەکانەوە کە قورئان و فەرموودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مەجبورە پابند بێ بە عورف و عادەتی کۆمەلگاوە عورف و عادەتی کۆمەلگاش متەغەیرە و هەروەها هەم لەناو خۆیان متەغەیرە لەناو کۆمەلگایەکە هەندێک تەسەڕف ئێستا بە باش ێزانن ماوەیەکی تر بە خراپ ێزانن یاخود لە یەک کاتە لەناو ئەم کۆمەلگایە هەندێک هەڵسوکەوت و ڕفتار و ئاکار بە باش ئێزانێ و پەسەندە لە شوێنێکی ترە بە باش نازانێ و پەسەند نییە و هەردووکیشان عورف و عادەتی ناو کۆمەلگاکان خازیع و ملکەچن بۆ حەز و ئارەزووی ئینسانەکان حەز و ئارەزووی ئینسانەکانیش وا دروست بووە کە خوای گەورەش فەرموویەتی و کاک دکتۆر سەبا ئاماژە پێک فطرة الله التي فطر الناس عليها ئەمە لەلایەنی چاکەوە خوای گەورە ئینسانی وا دروست کردووە کە کردەوەی چاکە بەڵام حەز و ئارەزووی ئینسانیش زاڵە زۆر جار زاڵە بەسەر ئینسانە بەرەو خراپەکانیە بە بەرەو توغیان و بەرەو خراپەیە بە بەرەو ئەوەی ئەباکەوە کردار و ڕفتاری خراپ ئەنجام بات پێچەوانەی ئەو فطرەتەکە ناگۆڕێ لە ئینسانە بەس ڕفتاری ئینسانەکە ئەگۆڕێ پێچەوانەی فطرەتەکەی خۆی کردار و ڕفتارەکە بۆیە لە ڕوانگەی ئیسلامەوە کە تەماشای بکەین ئەخلاق وابەستە کراوە بە ئیمانەوە لە پێغەمبەری خۆیان پرسی عەلەیهی سەڵات وەسەلام کێ باشترین ئیمانی هەیە ئەی المؤمنین ئەفضل ئیمانە قال أحسنهم أخلاقا يعني أكملهم خلقا كامي باشترينا وهروها فرمي إن أحبكم إلي يوم القيامة وأقربكم مني مجلسا أحسنكم أخلاقا الموطئون أكنافا الذين يألفون ويؤلفون كما لصفات أماسك بلان بعكس شوا وإن أبغضكم إلي يوم القيامة وأبعدكم مني مجلسا الثرثارون المتفيقهون المتشدقون يعني كومل دنگ كاتو هاتو هاواركاتو مشكلة وقرفت وما ندرس أو فرما دون لمنه بلام أواني كوا رفتاري باش أكنوا متواضعا لنا وخلقيا ولقى خلقا هلكا وخلق لقى أنا هلكا أما أنا فرما نزيك لمنه خواهي قورج لقرآن وابستي إيماني كدو بأخلاقه وفرمي ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب شاك أولنيا رو مشرق ومغرب نوشكي ولكن البر من آمن بالله سيدي يكسب بس يبقى عقيدة بر كلفة من دقيق يا عليه الصلاة والسلام فرمي البر حسن الخلق شاكا روج جواني أي روج جواني كواتا كامية خواهي قول فرمي تعريفي روج جواني كشكا بركا فرمي ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين وابن السبيل تاكو تاياتك يعني همو أمانة رفتار وآكاري إنسان كان خواهي قول وابستي كردوا بإيمانه شاكا أويا يعني إيمان أو كسا إيمان دارا كبيغمبر فرمي تواوترين إيمان أو كسانا كجوانترين أخلاقيا بيه كواتا أو كسا إيمان دارا كباوري هي بخوا كباوري أو كسا شاكا كارا كباوري هي بخوا باوري هي بروج قيامت باوري بملائكة كان باوري هي بكتاب كاني آسماني إنجا مالو بخشش أكاتو يا متي شاكا آياتو برو أو كردوا شاكاني كوا هالي أند لإستاما أو كسا كردوا شاكا كانك بويا هميشو بردوا أخلاقي باش هل ينجراوا لا قرآن ولا فرمودوا لواجه كسك برسالك باشا يعني شيء بيغمبري خو عليه الصلاة والسلام تفضيل يعني تقديمي أخلاقي باشي كرد بسر عقيدة بسر إيمانه خو عقيدة وإيمان لأخلاقش باشتر عقيدة وإيمان سرچاوية بو أوي كوا أو كسا كردوي باشبكه
يعني وەڵامەکەی زۆر وازەحە ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئوسلوبی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەیەکەوە بێوە گرنگی بە شتێک بە ئیبرازی ئەکات زۆر بە جوانی ئەیخاتە بەرچاو فەرمێ باشترین ئیماندار ئەو کەسەیە کە باشترینی ڕەوشت و باشترینی ئەخلاقی هەبێت ئەمە بەمانای ئەوەنا لە عەقیدە و ئیمانەکە باشترە نە عەقیدە و ئیمانەکە ژوای ئەکات لەوەی کەوا ئەو ئینسانە کردەوەی چاکە و هەموو ئەمانەش معنای ئەوەنا کەسێک کە ئیمانی نییە ئەخلاقی باشی نیە نەخێر باسی نێسڵ ماندێلات کە کاک دوکتۆر باسی کەسێکی کاکە فعلا ئەمانە هەیە ئەمە لەسەر فترەتە پاکەکەی خۆی ماوەتوانێت پێچوان چووکە خۆ زۆر کەس هەیە ئەو فترەتەی کە خوای گەورە ئینسانی لەسەر دروست کردووە یعنی پابندای بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە پێشەوەی کە ببێ پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام سوجدەی بۆ بت نەبردووە خۆ هێشتا پێغەمبەر نەبوو وانە عرەقی نەخواردەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عومەری کوڕی خەتاب ڕەزای خوا لێبێ لە پێش موسڵمان بوونی عرەقی نەخواردەوە وانە کە لە کۆمەڵگای جاهیلیەتە زۆر شتێکی باو زۆر طبیعی بە بەڵام ئەو نەخواردەوەتوانێ لەسەر فترەتە پاکەکەی خۆی کە لیان پرسی بۆچی نەخواردەوە من کە ئەبینم ئەو کەسێک کە ئەیخواتەوانێ هۆشی خۆی لەدەست ئەیە ئینسانیش خۆ بەوەنی عەقڵەکەی ئەوێتی لە ئاژەڵەکان جاکرێتەوانێ کەواتە من بۆچی من بیخۆمەوانێ کە هۆشم عەقڵم لەدەست بەم و بچمە ڕیزی ئاژەڵ و گیاندارەکانی ترەوە بۆیە نەخوا ئەوانەی کەوا بەڵام ئەم ڕێژەیە لە ناو کۆمەلگادا ئەم ڕێژەیە کەمە بەس کە تەماشای کۆمەلگەی ئیسلامیەکەی سێرەکە ڕێگەی یعنی ڕێژەی ئەوانەی کەوا ئەخلاقی جوان و باش ئەنجام ئەیات ئیماندارەکانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لە کاتێکە لەیان پرسی مسلمان يعني مؤمن زيناك فرمي بالله دزياك فرمي كاوتينا فإن المؤمن لا يكذب مسلمان دونك أخوي جراج فرمي إنما يفتري الكذب الذين لا يؤمنون بالله واليوم الآخر تاكو تاعتك درو كسيكا كإيمان يا بخوا مسلمان إيمان دار راسخين بدرونكات بس كإيمان دار ودرو أكات ديار خلل إيمانك أجينا نابي دروبكات أجينا نابي دروبكا بەڵام کە کردی خەلەل لە ئیمانەکە هەیە ئەبێ مراجعی ئیمانەکەی خۆی بکاتەوانێ ئەگینا نابێت درۆ بکە هەموو کردەوە چاکەکانی تری ئینسان کەوا ئەیکات لە ژیانی ڕۆژانەی خۆیە هەمووی ئەبێت لەبەر ئەوە بیکات کە خوای گەورە واجبی کردو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەستنیشانی کە نایکا کردەوەکی خراپ ناکا لەبەرەوە بۆیە سەیرەکەی دوو ئینسانی مسلمان دوو ئیسفادەکە یەکیان لەناو کۆمەڵگادا بە باشە باسەکرێت و بە باشە ئەناسێنرێت ئەی ناسن خەڵکی کە کەسێکی بە ئەخلاقی بەرزە و هەروەها لەبەر ئەوەیش کە لەبەر ئەوەی خوا بڕیاریاوە چاکەکان کات و خراپەکان نەکات لەبەر ئەوە چاکە ئەکا و خراپەکە ئەجریشی دەستەکەوێت لە لای خوای گەورە پاداشیشی دەستەکەوێت لە لای خوای گەورە یعنی بە تەمای قیامەتە کەواتە هەموو ئەو ئەخلاق و ڕەوشتانی کە ئینسان ئەیکا ئەوەیشی کە نایکا لە شەریعەتەوە سەرچاوی گرتووە بە مەئجوریشە لە قیامەت خۆش پرسیارێک هەیە لێرە طبعا ئینسان ئەکرێ قسەی لێ بکە ئایا ئەکرێ غەیری دین ببێتە بنەما بۆ ئەخلاق زۆر جار پاساویان لێتەوە بۆ خەڵکانێک هەیە کە دینیان نییە و هەروەها خەڵکانێکن خاوەنی ڕەوشت و ئاکارێکی بەرزیشن ئاوا هێندێتەوە بۆ نمونەوەکو دکتۆر حسێن باسی کرد ئەخلاق لە کۆمەڵگەیە بۆ کۆمەڵگەیەکی تر ڕەنگە جیاواز بێ وەکو چۆن لەفز و دەستەواژەکان جیاوازە لای ئەسکیمۆک و باسەکرێت لە شوێنە زۆر ساردەکان کەسێک کە باوکی پیر بێت چاکەکردن لەگەڵ باوکیاوەیە کە بخاتە ناو چاڵێ بەفرەوە بە بفردای پۆشێ بۆی زوو گیانی دەرچێت لای ئێمە وایە کە ئێمە زۆر لە خزمەتی باوکو کە سوکار و پیرەکان نبین ئەوانی کە بە ساڵا چوون طبعا یعنی زۆر کەس باز لەواکە کە ممکن نییە غەیری دین بێتە بنەمایەکی سەرەکی بۆ ئەوەی کە بنیادگوزاری ئەخلاق بێ لێرەوە خەڵکانێکی تریش هەن ئەڵێن کە مرۆڤ خۆی کاکینێکی ئەخلاقیە مەسەرەن باز لەواکەن ئەڵێن ئەکرێ کە مرۆڤ لە ڕێگەی عەقلی خۆی و بگاتەوەی کە بێتە بوونەوەرێکی ئەخلاقی کۆمەڵێشتی باش و چاک و پەسەند پەیڕۆ بکە لێرەیە کەسێک هەیە بە ناونیشانی تەبەن فەیلسوفێکە هابراماس ئەمە نمونەی زۆر جوانیان تۆ لە سەدان لاپەڕەیە قساکە سەبارەت بەوەی کاڵێ بنەمای هەموو ئەخلاقە جوانەکان حتى لحرية تنانل الديمقراطية تنانل لحب وخوشويستي عليه هموي لا مسيحية وسرچاوي قرتوا جگا لمانا خلصي كيتري بناي لوك فيريك أو فيلسوفيا كأويش عليه إما وكب عربك مكتفون بذاتنا عليه إما خمان بس أبو خمان كبون ولكي أخلاقي بين يعني أولي النظرية يعني على 2 زائد 2 كاتشوار
باشە ئەڵێ ئێمە دامان نێناوە بەس کەشفمان کردووە تەواو حقیقەتێکە کە 2 زائید 2 کاتە 4 بەدەست من نییە خیاری من نییە کاکاتە 4 بۆ نمونەیەکی ترێن تۆڵێ کە بۆنێکی خۆشمان دێتە لوتمان حەزی پێکەین ئەڵێ خۆمان واین تەواو ئەوە ئێمە بەدەست خۆمان نییە کە بۆ شێوازین یا ئەڵێ کە جوانێکە بینی عاشق و شەیدای ئەو جوانابی طبعاً لێرایە لۆکفێری لە بیری چۆتەوە ئەو شتێکە ئەو زاتێک کە ئیداعی ئەمەی کردو لە مرۆڤکێیە لە ئەستەوە کێ ئیداعی ئەمەی کردووە لە مرۆڤ لە مقابلەوە ئێمە کەسانێکی تر هەن کە زۆر لە بوارە ئەخلاقیەکەیە زۆر پەرگیریان کردووە یاخود کەم تەرخەمیان زۆر ناندۆکو نیچە بەداخەوە کەسێکی کە براژماتیە کە ئەو قەناعەتی وایە خەڵکی هەژار پێویستە لە ناو ببرێ بۆ هەژارە چونکە لاوازە ئەگەر بەهێز وایە دەوڵەمە نەبوو بۆیە بێ بایەق بدێ بە خەڵکە دەوڵەمانەکان هەتا گەشتۆتە ئەو ئاستەی کە جارێک لە شارێکە بێ لە نیس لە فەڕەنسا بوو مەلەرزێ لێە چەند خانوویەکی زۆر کە مەڕوخێنێ کێشێ بەڕانی خۆیاڵێ بەداخەوە خۆزگە هەمووی کاول کردایە بەس هەر لەو کاتەیە دوای ماوەیەک ئەبیسێکە لە دوورگەی جاوە بورکانێک هاتووە و 200,000 کەسی کوشت و زۆر خۆشحاڵە بێ و کە ئیفشا دەبێ ئەڵێ شتێکی زۆر باش ڕووی یاوە ئەمە طبعاً لە ڕاستیە ئەوەی کە ئەوان من پێم وایە ئەوەی کە مولحیدەکانی هێننەوە بەڵگەیەکی نادروستە چونکە ئەبێ پێمان بڵێن کە حەزە هەیە بە چاکە کی ئەو حەزەی لە خودی ئینسانەکانە دروست کردووە لە ڕاستیە نیچە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە شتێکی ئەیپێکیە کە ئەڵێ بنەمای ئەخلاق جا یەمینی بێ یا یاساری کە ئەو ناوی ئەبا ئەخلاقی ئیجتیماعی بێ یا تەعاملی ئەڵێ هەر هەمووەکە ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ دین ئەڵێ هەر هەمووەکەی لە ئەستا ئەگەڕێتەوە بۆ دین ئەڵێ دین ئیقرارێکە کە ئازادی بۆ نمونە ئەم ئەڵێ ئەگەر ئەبێ ئێمە ئینسان بڕوای هەبێ بە هێزێکی مفارق جا لە گردون جا لە خودی ئینسان جا لە زەوی ئاسمان کە ئەم هێزە فەرزی بکە بەسەر ئینسانە کە هێزێکی زەمیری وای پێ ببەخشێ کە کاری چاکەی پێ هەڵبژێرێ یعنی بۆ نمونە ئەڵێ بەدەل لەو هێزە احتیمالە ئیقراری ئازادی بکرێ باشە ئازادی وەکو یاسا ئەچەسپێندێ یاخود ئەسەپێندێ هەموو ئینسانێک ئەتوانێت تەجاوزی یاسا بکە هەموو ئینسانێک ئەتوانێت تەمەڕوت بەسەر یاسای بکە و کوفران بە یاسا بکە یاساڵێک کەس مەکوژە بەس کەسێیە مناڵەکەی خۆی و ژنەکەی خۆیە کوژێ دوایڵێ بمکوژنەوە وانە ئەوە جۆرێکە لە تەمەڕون لەسەر یاسا ئیقراری ئازادیەکە بەس ئەم ئازادیە ئازادی چییە ئازادیا بە گورگ و بەرخ ئازادەیە بە چەقەڵ و مریشک ئەڵێ هەردووکیان ئازادن تەوان لێراکیە قازانجەکە گورگەکە قازانجەکە لەگەڵ چەقەڵەکە کەواتە مەبنای ئەخلاق ئەگەر ئاسمان نەبێ ئەگەر دین نەبێ مجرد بە یاسا بچەسپێنرێ یاسا تەجاوز ئەکرێ و تەمەڕوت بەسەر یاسایە ئەکرێ خۆشبەختانە ئەوەی کە بەرمرۆڤاتی بەرەو ئەوارڕە کە هەتا دین بمێنێ ئەخلاقەمێنێ مرۆڤ خۆی بۆ خۆی بوونەوەرێکی ئەخلاقیە هەر ئەوە شایەتەکە کە جەنابی دکتۆر سەباح خوێندەوە فەرمێ فطرة الله التي فطر الناس عليها کە ئەم فطرەتە خۆی پروردگار لە ناخی ئینسانەکانە ئەم ئەخلاقە جوانیان چەسپاندووە جەنابی دکتۆر سەباح ویستت لە وتەکانی ڕابردوو تا بابەتەکە تەکمیلە بکەین و خۆشحاڵە بین کە گوێمان لێ بێ خۆی ئێمە ئەبێ لە ڕێگەی ئەم بەرنامانەوە وێنەیەک بدەین ناتوانین بڵین وێنە تەواوەکە بەڵام نزیک بینەوە لە وێنە تەواوەکە تابلۆیەک دروستکەین کە جەنابەت هەندێ بابەتی گرنگ جەنابی دکتۆر حسێنیش هەندێ بابەتی گرنگتان مەطرح کرد مەسەلەکە لەوایە ئایا لە دەرەوەی دین ئەخلاق هەیە یان نییە ناتوانین بڵین لە دەرەوەی دین ئەخلاق نییە چونکە کەسێکیش کە ئینتیمای نەبێ بۆ دینێکی دیاریکراو لە ژیانی ڕەژانەی خۆیان پەیڕەوی هەندێک پرانسیپی ئەخلاقیەکە بۆیە ئەبێ ئێمە تەصنیفی ئەخلاق بکەین بۆ ئەخلاقی گەردوونی هەندێک ئەخلاقەیە وا لە دەرەوەی بازنە گەورەکەیە یا فیتری ئەخلاقی گەردوونی بۆ نمونە لە هەر کەسێ بپرسی عەدالەتی بەلاوە پیرۆزە دادگەری دووهەم فەزیلەت و عیلمی بەلاوە باشە پێشکەوتن و سەنعەتی بەلاوە باشە جددیەت و چالاکی بەلاوە باشە
هەر کەسێ بپرسی پێچوانی ئەمانی بەلاوە خراپە و لە معنە تیۆریەکەیە هەموو کەسێک ڕازگۆیی پێ باشە درۆی پێ خراپە دەستپاکی پێ باشە دەستپیسی پێ خراپە یعنی لە بواری نەزەریە لە کاتێکا کە یین بنەمادا ئەنین پێم وانە جیاوازیەکی ئەو تۆ هەبێت لە مەبادیئی کولیە لە پرانسیبە گشتیەکانە کاتێکم پرانسیپە گشتیانە دا ئەبەزێتە سەرواقع و ئێمە ڕەنگێ دێنەوە مەجای تێفکرین و دەستێوەردان ئەبێ بۆ نمونە کابرا ئەچێت دزیەکە بەڵام ڕەب تێدا ناوێنانێ دزی ئەڵێ کۆمەلگا مافی خۆمم ناداتێ من مافی خۆم بە شێوێتر وەرەگرم یعنی تەوجیهێکیەکە بۆ ئەوەی کە پاساوێک بێنێتەوە بۆ فعلە نائەخلاقیەکەی خۆی ئەمە ئەگەڕێتەوە بۆی ئینسان هەمیشە لە ناخیا مەبدەیەکی بەرز هەیە کە ئێوە پێوی پابند بێ کە چییە کە من نامێ خەتا بکەم نامێ خەتا بکەم بەرابەر بە خەڵک یا مەسەن کابراایگە چێ قەتڵەکە ئەم قەتڵە پاساوی بۆێنێتەوە بۆ پاساوی بۆێنێتەوە چونکە ئەوێت تەوجیهی کارەکەی خۆی بکە کە من لە ناخە ئینسانێکی باشم خەڵکەکە کۆمەلگاکە وەزعەکە وای لێ کردوم پاڵی پێوە ناوم بۆ هینە بکەم بۆیە ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ پێش فەیلسوفە غەربیەکان کەوتووە لەو مۆزوعەیە فەیلسوفە غەربیە تازەکان کە ئەڵێ ئەخلاق دوو هینی هەیە دوو ڕووی هەیە ڕوویەکی معریفەیە ڕوویەکی سلوکە یعنی لە پێش ئینسانە بێ بە شێوەیەکی نەزەری بزانێ باشە چیە و خراپە چیە خێر کامێ و شەڕ کامەیە حەق کامەیە و ناحەق کامەیە ئەمە بە تربیەتە بە کۆمەلگایە بە عورفە بە پەروەردە و ڕاهێنانە بە لایەنی ویراسیشی هەرتیایە مەسەلەکە کەواتە بەشێکیان معریفەیە بەشێکیان سلوکە یعنی چیانی تۆ ڕۆژانە ئەبێ و دەرفەتە و پێ بدرێ بە ئازادانە خۆت بنوێنی ینی خۆت نیشان بدەی کە چ معریفەیەکت پێیە و بەرەو چه ئامانجێک هەنگاوەنی لە توراسی ئیسلامیە و لە ڕوانگەی ئاەتەکان و فرمودەکانەوە ئێمە زانایانی علمی کەلام و عەقیدەمانەیە زانایانی ئوسولی فقهمانەیە زانایانی فقهمانەیە زانایانی ئەخلاق و زانایانی تەسەوفیشمان هەیە تەربیە ڕوحی هەر کام لەمانە بە شێوەیە لە شێوەکان باسی خێر و شەڕیان کردووە باسی باش و خراپیان کردووە باسی فعلی ئەخلاقیان کردووە فقها باسی شروطی تەکلیفیان کردووە یعنی چ کاتێک تۆ داواکەی لە کەسێک فعلی ئەخلاقی ئەنجام بە ئەبێ ئەم ئینسانە لە هەلومەرجێکی زۆر نۆرماڵ و سروشتیا بێ نابێ زەختی لەسەر بێ نابێ بە زۆر شتێکی پێ بکرێ ئەبێ حەقی هەڵبژاردننی ئازادی پێ بدرەوەی کە پێوتێ حوڕیەت اینجا عەدالەتیش لەوایە کە هەموو ئینسانەکان یەک قانونی ئەخلاقی بەسەریانە تەطبیق ببێ بەڵام جاری وایە لە مەسەلەیەکە لە پێگەکان شوێنەکان و ئەو مووقع و مەقامی کە ئینسانەکە هەیەی بارگەی ئەخلاقی کارەکە هینەکە بۆ نمونە ئەو کەسی کە لێبوردەیە بەرابەر بە ئینسانێکی زاڵم لە مووقفی قووەت و لێبوردە بێ ئەمە ئەخلاقێکی جوانە بەڵام لە مووقفی زۆعف و لێبوردە بێ بە دوای حەقی خۆیان نەڕوە ئەبێ بە ئەخلاقی سلبی ئەوەی کە هەر نیتشە ناوێنێ ئەخلاق السادە و ئەخلاق العەبید یعنی هەندێک صفات لە ئینسانی بۆ نمونە حتا سعدی شیرازی ئەڵێ تەواضع زگەردەن فەرازان نیکوست گەدا ئەگەر تەواضع کونەت خوی وست ئەڵێ ئینسانێک کە بەرز بێ و پای بڵند بێت تەواضع کالەی جوانەوە بێ بە فعلێکی ئەخلاقی بەڵام ئینسانێک کە لە خوارەوە بێت تەواضع بنوێنێت زۆرێکە لە زەلیلی و یەخسیری بۆیە ئەمە ئەمانگەیەنێ بە چەند نەتیجەیەک بۆی من شتەکانم کۆکەم و یەکەمینیان ئەخلاقی گردردونیمان هەیە کە بن بە بنەما بۆ باقی کردەوە ئەخلاقیەکان وەکو عەدالەت وەکو حوڕیەت وەکو فەزیلەت وەکو عیلم وەکو حەقخوازی حەقویستی هەموو ئەمانە ئەخلاقی تریشمانەیە ئەخلاقی نیسبیە یعنی لە ژیانی ڕۆژانەیە بە پێی مووقعی کەسەکە و بە پێی ئەهدافی کەسەکە و نیەت و خواستی کەسەکە هەڵسەنگاندنی ئەخلاقی بۆ ئەکرێ ئەوەی کە ئێمە لە ڕۆژانە مەسەن کابرا ئەگەر درۆیەکی کردرۆکە مەسلحەتامیز بوو ئەبێ بە فعلێکی ئەخلاقی یعنی بەو درۆیە هاویستی دوو جەماعەت ئاشت کاتەوە لەگەڵ یەکە بەڵام ئەگەر ڕاز بێ لەوە چێ شەڕەکان زیاتر درێژە پێ بە لێرە درۆ ئەبێ بەچی لە درۆیی دەرەچێ ئەبێ بە ئوسلوبێک ڕەوشتێک ئامرازێک
بۆ بەدیهێنانی خێرێکی گەورە و قازانجێکی زۆر. لە پێی مووقع جاری وایە فعل ئەخلاقیەکە ئەبێ بە فعلی لا ئەخلاقی و فعل ئەخلاقیە لا ئەخلاقیە هینەکە گردونیەکە بێ بە فعلێکی ئەخلاقی. بۆیە یەکەم ئەخلاق نیسبیە، دووەم بە پێ هەلومەرجەکان، سێهەم ئەساسەکەشی دین و عورفە. یعنی لەو شوێنانە کە دین هەیە، دین حاکمە، دین ئەبێ بە میعیار بە تەرازوویەک بۆ دیاریکردنی ئەخلاقیەتی شتێک، و لەو شوێنانەشا کە دین نیە عورفیش لە ئەساسا لە دینێکەوە سەرچاوی گرتووە. عورفی ئیجتیماعی، هیچ عورفێکی ئیجتیماعی لە هیچ کۆمەڵگایەکە دا نەبراوە لە دینێک کە بە شێوەیەکی وراسی بۆی گەڕابێتەوە، ئەوەی کە جەنابەت باست کرد هابرماسکەی ئەی بەسێتەوە بە مەسیحیەتەوە، یعنی ئەی بەسێتەوە بە عورفێکەوە کە لەناو مجتەمەیەکی مەسیحیە جێگیر بووە و خەڵک پەیڕەوی لێەکە. دەستە خۆش بێخوا. دیدی دکتۆر حسین دەستا خۆش بێ، ڕوونکردنەوەیەکی جوانە کاک دکتۆر سەباح باسی کرد، بەڵام من یەک ئیزافا خەمە سەری. ئەگەر دین موجهی ئەخلاق بوو، تایبەتی ئەمە بەبەستمان لە قسەکەمان دینی ئیسلامە، ئەو کەسە شوێنکەوتەکانی خۆی پابەند دەکا پێوەی. یعنی ئێستا گەرمترین حەدەس کە لە وڵاتە لە جیهانە هەموو جیهانی سەرقاڵ کردووە، ئەو ڕووداوی غەزە و قەتڵ و عام و ئیبادەکردنی غەزەیە. خۆمەش ئەخلاقێکە، کردەوەیەکە. سەیری بە پێی قانونی عەدلی نێودەوڵەتی، بە پێی قانونی حقوقی ئینسان، بە پێی ئەوەی کەوا مرۆڤەکان دایانناوە، ئەمەی کە ئەکرێت هەمووی پێشێل کردووە. ئەوە باز دە قانونی ئاسمانیەکان مەکە، هەرچی دینەکانیشە هەمووی پێ دەیکە چی لە پێشێلکردنی ئەوانە، ئەمانیش هەمویان چاوێن لێ خەوانوە پشگیریشیەکەن، پشگیری ئەو پێشێلکردناکەن. بۆ چونکە پابەند نین بە دینەوە، پابەند نین بە عورفیش، لە مەسلحەتی نەبوو ئەیگۆڕێ. ئێستا ئەوان مەسلحەتیان ئەوەیە ئەم کیانە ساهیۆنیە داگیرکەرە قاتیلە مخەڕیبە بمێنێتەوە. کەمادام ئەبێ بمێنێتەوە، ئەبێت چاو داخن لە محکمەی عەدلی نێودەوڵەتی، قانونی عەدلی نێودەوڵەتی، چاو داخن لە مەسەلەی قوانینی جینۆساید، چاو داخن لە مەسائلی مافی مرۆڤ و ئەم شتانە. کابرایەکی ئەمریکی بدایەتی شەڕی غەزە کە دەستی پێکرد، چوو ماڵێکی فەلەستینی کە دراوسیان بوو کوشتنی، ماڵی فەلەستینی کوشت. ئەمریکا لەسەری هاتە دەنگ و سەرۆکی ئەمریکا و کە ئەمە لە مجتەمەعی ئەمریکا شتیوانی و ئێمە ئازادیمانەیە. ئەیکاکەم ئازادی ئێرە بۆ نەبێت، هەمووی وێران کرد و کوشتارێکی یەکجار زۆر گەورەت کرد و بەڵام کەسیش نییە پێ بڵێ بەری چاوکلی پێوە. لە کاتێکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەسحابی بەڕێیە کرد بۆ غەزەوات، بۆ فتوحات، پێ فەرموون چی؟ دوای خەلیفەکانی ڕاشیدنیش هەموو ئەمەیان پێڕۆ کردووە، درەخت مەبڕن، پیاوی پیر مەکوژن، ژن مەکوژن، مناڵ مەکوژن، کابرای ڕاهیب لە ناو پەرستگاکەی خۆیان مەیکوژن، چی مەکەن؟ وسوای ئیسلامیش پابەندە بوون پێوەی. ئێستا ئەمان هەمووی ئەمەی کە جوولەکە ئەیکا، هەرمووی ئەڵێ مەیکە، هەرچی شتێک سەیرێکە لێ مەیکە، کەچی ئەیکا، ئەی بۆ کەس محاسبەی ناکە. ئەخلاق لێرا کووە، ئەخلاقی عەدل کووە، ئەخلاقی ئەوەی کە کاک دکتۆر سەباح فەرمی ئەمە ئەخلاقی کەونی، هەموو کەس حەزی پێێت، هەموو کەس حەزی بە عەدلە، هەموو کەس حەزی بە ئازادیە، هەموو ڕاستەکە. بەڵام لەبەر چونکە دین سەرچاوە ئەخلاقەکە نییە لەمڕۆها، دینی حقیقی و دینی ڕاستی، ئەینە حتا دینی مەسیحیش بە دینی مەسیحیشەوە پێ قبوڵ نییە، حتا دینی جوولەکە بێ ئەوانەی کەوا دیندارە جوولەکەکانن ئەمەیان پێ قبوڵ نییە، ئەم قەت و ئامی پێ قبوڵ نییە. ئەگەر دین سەرچاوە بوو بۆ ئەخلاق ئەو کارانە ناکەن. بەڵام چاویان لە هەمووی پۆشیوە، چاویان لە هەمووی نوقانوە، لە هەرچی دین هەیە نوقانیان بە دینی ڕاستی قورئان و سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و بە دینی تەحریفکراوی تەورات و ئینجیلیشەوە هەمووی پێشێل کرد، بە قوانینی مرۆڤایەتی هەموو شتێکیان پێشێل کردووە، هەمووشیان چاویان لێ خەوانە، نەکە چاویان لێ خەوانوە. یعنی ئەگەر تەرسانەی چەک و تەقەمەنی ئەمریکانە بێ، ئێستا جوولەکە تەواو بوو. ئەگەر هی ئەڵمانیانە بێ جوولە، ئەو هەموو هاوکاری کە بۆ ئۆکراینای نەکرد، ئێستا هەمووی بەرەو بۆ جوولەکەی ئەەکەن. بۆ چیش بۆ جوولەکەی ئەەکەن؟ بۆ ئەو ناکە دیفاعی لە خۆی پێ بکات، بۆ ئەوەی کەوا جینۆسایدی خەڵکی غەزە و مسلمانی فەلەستین و غەزە پێ بکات و ئەو هەموو تاوانکاری گەورەی بە ئەنجام بگەێنێت. کەواتە کۆی قسەکەی من و مولەخەسەکەی لە یەک دێڕا، ئەبێت ئەخلاق، ئەبێت دین زەبتی ئەخلاق بکە. ئەگینا هەموو جۆرە ئەخلاقەکان باشەکان نەفس و هەوای ئینسان
حەزی بە سەرکێشیە و تەجاوزیەکات و کۆمەلگاکە بە کۆمەلگایەکی ئاژەڵی و شەی وەکو چۆن لە شریعەتی غاب و کێ دەسەڵاتدار و ئەوکە لە ناوێت دەستی خۆش دکتۆر طبعاً ئەخلاق هەوێنە پانتاییەکی زۆری هەیە و زۆر بوار ئەگرێتەوە و ئەچێتە ناو هەموو جومگەکانی ژیانەوە بە سیاسی بە ئابووری و هەموو کۆمەڵایەتی هەموو بوارەکانی تر ئومێدم وایە کە ئەڵلقەی ئایندەمان ئەم بابەتە زیاتر بخێنە بەرباس و لێکۆڵینەوە و ئیشباعی بکەین و هەمووان سوود نەمێنێ سپاس بۆ هەمووان و خواتان لەگەڵ